برام لە برازای چێوە بەس بۆ خۆت دەزانی ئێستا کچ بە زۆری بە مێر نادرێتن بە قسەی خۆیانە ئەویش دەرێ ئەمن ناکەم پلا حەز دەکەم کەسێک هەیە لە ناو ئایلەی من ڕێگری بیتن کەسێک ئەو کەسە چییە کوڕم دە پێمان بری با بزانی پلا ئەگەر کەسێک نەبیتن ئەمن چ عیبمە خوێندنم تاوا کردیە سیارەی خۆمم هەیە خانی خۆمم هەیە چەندی زێر بێ لۆشی دەکەم یعنی لۆ مێردم پێ ناکە سام کوڕی خۆمە ئاگامان لێیە توی باش دەناسی بەزۆکی پێم گوتی ئەو ناتانی دەری وەکو برایەک تەماشەت دەکەم کاتزەوی ئێستا کە کچەکەی خۆمان بانگ دەکەین بابێ لەبەر دەوی بوو بەخوا ڕاستکەی دێڵم قدرەت کچەکەمان باکە بابێت باش سیما کچم وەرە سیما وەرە کچم وەرە دانیش وەرە کچم سیما ئەوە ماری خارت چەند جار پێش ئێستا هاتینەوە لە بۆ داخوازی تو ئێستاش ئەوە دیسان هاتینەوە ئەو جەحەز دەکەین بە خۆت شەرمێ مەکە قسەیان لەگەر بکە و ڕێی خۆتیان پێ برێ کچ ئەتو ئێستا ڕازی مێر بە سامانی بکەی نەخێر تاو چێوە؟ ڕازاوە ڕازەوە؟ بەڵێ ئەلو چۆنی ڕازاوگیان؟ نەوەڵڵا ڕازاوگیان ئێستا بە تەمام بڕۆینە دەرەوە با بۆ کاتێکی تر بێ بە قوربان باشە گیان تاو ئیسراحەتی کرد؟ یاڵا هەتا کەی و دڵپیسیە تا ئێستا هیچە بەم نەوە بینیوە؟ سیما بە پێشم کەوەدەی یاڵا لا تماشا دەکەی ها دڵاکردنیە بە خۆت لەگەڵ خوشکم ئەجا ماعید لەگەڵ تەماشا دنیا عالەمە عادەکەی هێدە بڕۆ ڕێگای خۆت شتو دەبینم